ژنان، کرێکاران، خەڵکی زەحمەتکێش. چەند ڕۆژ زیاترمان نەماوە بۆ 8 مارس ڕۆژی جیهانی ژن. سازمانی ژنانی نەتەوە یەکگرتووەکان تیمی دیجیتاڵ جاهێنان فناوەری لە خزمەت یەکسانی جنسیەتیدا بە بۆنەی ئەم ساڵی ڕۆژی جیهانی ژن هەڵبژاردووە. لە ساڵی 1910 کە ڕێکخراوی جیهانی ژنانی کرێکار بە پێشنیاری کۆمۆنیستی ناودار کلارە زیتکین ڕۆژی جیهانی ژنی پەسەند کرد، 113 ساڵ تێدەپەڕێت. لە ساڵی 1970 کە کۆبوونەوەی گشتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ئەم ڕۆژە جیهانیەی بەڕەسمی خستە نێو تەقویم و ڕۆژمێری خۆیەوە 46 ساڵ تێدەپەڕێت. لە هەموو ئەم ساڵانەدا کۆمۆنیستەکان و فەمینیستە چەپەکان بۆ دابینکردنی مافی تەواو و یەکسانی ڕاستەقینەی ژنان لە کۆمەڵدا خەباتیان کردووە و لە هەموو شوێنێک بەرەڕووی ماشینی سەرکوتی بورژوازی بوونەتەوە. لەبەر ئەوەی نیازی بنەڕەتی سەرمایە لەسەر مانەوەی پیاوسالار و وەک شارۆمەندی پلە دووهەممانەوەی ژنان دامەزراوە. بەم جۆرە تا سیستمی سەرمایەداری بەردەوامە بە هیچ ڕادەیەک لە داهێنان و تەکنۆلۆژی ناکرێت مافی کامڵی ژنان دابین بکرێت. تەنیا بە شۆڕشێکی سۆسیالیستی مافی تەواو و کامڵی ژنان دابین دەبێت. شۆڕشی شکۆداری ژن ژیان ئازادی دەتوانێت ببێتە ئاڵا هەڵگری شۆڕشێکە ڕێگای سەرکەوتنی سەرجەم چین و توێژەکان و لەسەرەوەیانەوە ژنان دابین بکات. مردن بۆ سیستمی سەرمایەداری و دەوڵەتەکانی. پیرۆز بێت 8 مارس ڕۆژی جیهانی ژن، بەژی سۆسیالیزم.